بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان و ئازیزان، بەردەوامین لە درێژە پێدان لە شیکردنەوە و ڕوونکردنەوەی کتابی مەتنی ئەبی شوجاع کە فتح القەریب مەشهورە. گەیشتینە کتاب الجیهاد. لەوانەکانی ڕابردوو باسی کتابی حدود و قیتال و کۆمەڵێک لەو بابەتانەمان کرد، یعنی بۆ نمونە حەد و قیساسەکان دەربارەی قاتیل و ساریق و زانی و ئەوانە. ئێستا گەیشتینە باس و بابەتێکی زۆر زۆر گرنگ کە پێویستە لە ناخی هەموو تاکێکی مسلمان ئەو بابەتە وجودی هەبێت. مەسەلەی جیهاد، یعنی بابەتی جیهاد شتێک نییە بۆ نمونە بڵین وەڵاهی ئەوڕۆ مسلمانان کە سایە و سێبەریان نییە، خەلیفە نییە و یاخود فەرمانڕەوای مسلمانان نییە، جیهاد ئەبێ فرامۆش بکرێت. نا، هەرگیز فرامۆش ناکرێت. بەڵام جیهاد مەفهومێکی زۆر بەرفراوانە. جیهاد بەشێکی قیتالە، بەشێکی جەنگ و شەڕە. ئەجینا جیهاد بە ماڵ ئەکرێت، بە داوە و ڕاگەیاندن ئەکرێتن. جیهاد واتە هەر کورت ناکرێتەوە کە کەسێک کە باسی جیهادی لەکن ئەکرێتن ڕاستەوخۆ زەینی لە بۆ قیتال ئەسێتن. نە، ئەوە بەشێکی جیهادە. ئەجینا جیهاد کە بە چەند مەرحەلە معلومی جەنابتانە جیهاد هاتیتە ئارا، ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەو داوە بانگەوازەی جاری یەکەم کە هەر بە سڕی بووە کە بەشێکە لە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای گەورە، بەشی دووەمیان کە بە ئاشکرا بووە 10 ساڵی دوایەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای ڕائەگەینی. دوایە کە دێتە مەدینە، خوای پەروەردگار فەرمانی جەنگی پێ ئەکاتن، ئەوانەی کەوا شەڕی لەگەڵەکەن دژیان بجەنگیتن. لە کۆتاییەکەی کە ئاەتی سەیفدا ئەبەزێتن کە جیهاد دەربارەی هەموو کافرێک، کە بڵین ئەگەر مەفهومی قیتال واتە بەشی کە بوویتە ناو جیهاد لە بۆ قیتال، ئەوە ڕاگەیاندرا. بەڵام ئەگەر بۆ نمونە ئەوڕۆ قیتال بەعام فەرمانڕەوایەکەوە نەبێتن، جیهاد وەکو داوە و بە سامان و بە ماڵ و ئەوانە هەر بەردەوامە، بەشێکی دانەبراوە لە کۆمەڵگای مسلمانان و ناکرێتن ئەو بەشانە پشتگوێ بخرێن، بەڵکو دەبێ هەمیشە مرۆڤی مسلمان لە جەنگ و جیهاددا بێ. و بەشێکی دیکەی جیهاد دەربارەی جیهادی نەفس کە بەڕاستی جیهادێکی زۆر زۆر گەورەیە، چونکە ئینسانێک مرۆڤێک لە ژن لە پیاو ئەگەر بەسەر نەفسی خۆی دازاڵ نەبێتن، زەحمەتە بەرامبەر دوژمن خۆی پێڕابگیرێتن. بۆیە جیهادی نەفس بەشێکی زۆر گەورەی جیهادە، ئەویش بە هەمان شێوە. جا ئەمە لێرانە کە باسی جیهادەکەین، زیاتر باسی قیتالەکەیەکەین کە غەزەوات و ئەو بابەتانە ئیتر چۆن ئەکرێت و لەسەر چێ واجب ئەبێت و ئەو بابەتانە. بەڵام مەبەستم پێ وشەی جیهاد بوو، چونکە وەکو باسمان کرد، یعنی جیهاد زۆر بەشی هەنە، هەر قیتال و جەنگ نییە. ئەفەرمێ وشرائط وجوب الجهاد سبع خصال. مەرزەکانی واجببوونی جیهاد حەفتن، دەبێ حەفت شت، حەفت سیفەت بێنەجێ ئەو کات ئەو کەسە جیهادی لەسەر واجب ئەبێتن، واتە دەتوانێت وەکو جەنگاوەرێک جیهاد بکاتن. چونکە معلومی جەنابتان، ینی مەسەلەی جیهاد پاداشتێکی گەلک زۆری هەیە لە لای خوای پەروەردگار، چونکە ئەو کەسە ئامادەیە بە گیان و نەفسی خۆی لە پێناو سەرتەسنی دینی خوای گەورە جەستەی ببەخشیتن، ڕۆحی ببەخشیتن. و ئەو ڕووداوانەی کە معلومی جەنابتانە، ینی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خەڵکانێک بلوغیان نەبووە هاتینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێڕاینەوە، یاخود کوڕ و بابێک هاتینە، یاخود کەسێک هاتێ کە داک و بابی هەبووینە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی بڕۆ خزمەتی دایک و باب، کە یعنی ئەصحاب خوایان لێ ڕازی بێ ئامادە بووینە خۆشیەکانی ژیانیان، ئەو ئەرکانەی دیکەی ژیانیان لەولادا بنێن بۆ هۆی دینی خوا سەر بخەن. و فعلا ئەو حەماسەت و خۆڕاگیری ئەصحاب بوو کە ئێمە پاشی ئەوەندە هەزار ساڵ، هەزار و ئەوەندە ساڵە کێسا لە حەسانەوەی ئەو دینە داین، یاخود ئەو دینە کە ئەوەندە بە شەرق و غەربی ئەو دنیاەدا پەرت و بڵاو بوو. جا فەرمی یەکەمیان ئەلئیسلام، واتە کەسەکە دەبێ مسلمان بێ، ئەو کاتی زیادی لەسەر واجب بێت. والبلوغ،
بەس لێرەدا چ بوو کەەوە ئەلیسلام و هەمە باسمان کرد ینی لە کتابی ڕابردوو لە یاخود لەوانەیە ڕابردوو هەندێک شت هەیە کە دارولی ئیسلام و ئەهلی ذیمەی تێدایە ئایا ئەوانە جیهادیان لەسەر واجبە بێتن نە بۆیە دەڵێ ئەلیسلام و واتە لەسەر موسڵمان ئەگەر ئەهلی ذیمە هەبێتن ئەوە لەسەروان نە والبلوغ و دەبێ پێگەیش بێتن. طبعا ابن عمر والله أعلم لە جەنگەکانی سەردەمی زووی پیامبەری خوا صلی الله عليه وسلم کە لە یەکێکیان پیامبەری خوا صلی الله عليه وسلم دەیجێڕیتەوە لە ئید وەمیان بلوغی ئەبێ و لەگەڵ مجاهیدان بەشدارە بێتن. ئاجا بلوغیش ئەوەش بۆکو باسمان کرد لە کاتی خۆی لە کتاب و تەهارەوانەیانی هەم بە ساڵیان داناوە هەم بە خەوبینینیان داناوە. والعقل وكسيتي جير وعقل بيتن والحرية وآزادج بيواتن لسر عبد كويلا واجبنية والذكورية ولسر ميركاني يعني ميرين بياوكان واجب به والصحة وتندروس بيت والطاقة على القتال وتواني هبي لسر زنكرتن. طبعا بار استاك بقول لو تشكو أواني ئاسایی بێتن بەڵام جاران کە ئەو شمشێریان هەڵەگرت بە حەقت دەبووە توانایەکی زۆری هەبایە ئەنیە تو لەبەر ئەو تاوەی لەسەر ئەسپی بووە یان نا لەگەڵ ئەو کەسانەی بەرامبەر ئەو درعی دەبەر کە جا هەبووە درعی هەبووە نەی بووە ئەو شیری ڕابوەشی لێ تاقا مەرجێک بووە لە بۆ ئەو کەسەی کە دەسێتە جەنگ یان توانای هەبێتن ئەڵێ جەستەی ینی دەست و شتوەی نەبراوە بێتن بتوانێ شەڕی بکاتن کە بە حەقەت شەڕکردن پیاوی بتوانایە بێتن و ئێستاش هەروایە ینی بۆ نمونە ئێستا کە گەر بەچەک و ئەسلحەیەک بی هەر تەنها دەست پێوەنانێک بیتن بەڵام ئەگەر کابرا نەتوانی لە کاتی چوونە پێش و هاتنە دواوە ئەوانە توانای نەبێتن ئەوە دووبارە تەوەقوف کاتن ئەو مەرجە. ومن أسر من الكفار فعل ضربين کەسێک کە لە کافران لە زەنجی دژ بە کافران ینی کافرێک گیرا بە ئەسیر و کەوتە دەستی مسلمانە فعل ضربين أو كافراني كبا أسير جيرين دو جورن ضرب يكون رقيقا بنفس السبي وهم الصبيان والنساء بشيتشيان لو كافراني لو بباوراني كمسلمانان شريان لقلكن حرب قرتنيان دبنا عبدو كويلا أواني اشتشينا من دالو آفرتان هەر کە مسلمانان زەنجیان دژی کافران کرد و ئەوانە کەتن دەستی مسلمانان ڕاستەپۆ بنە عەبد و کۆیلە و مسلمانان وەکو عەبد و کۆیلە تەعامولیان لەگەڵەکە. طبعا ئەوەش لەوانەکانی ڕابردوو گوتمان لەو کاتیدا تێبینیەک ئەدەین یعنی زۆر جاروەیە ئەوە وەکو سوکایەتیەک لە ئیسلام خەڵکێک باسەکاتن یعنی کەئەنەما ئیسلام خەڵک دەچەوسێنیتەوە نا بەڕاستی ئەوە ڕەحمەتێک بووە لەبەرەوەی ئەو ژوو منداڵا کە کەس و کاری یا هەڵاتی یا کوژرا یان شتێکی لێ هاتیە ئیسلام هاتیە وەکو بەخێوکردنێک دەرگەیەکی لێ کردیتەوە و نابی سەرزەنشت و ئەوانە وەکو عەبد و کۆیلە لەگەڵەکرێن تەعامولیان لەگەڵەکرێ بەڵام خۆ سوکایەتی ئەوانە نییە بۆیە ئەوە سوکایەتی نییە ئەو جاریە و شتیوە کە تەعامولی لەگەڵ کراوە هەنی زۆر جار ئەو خاڵە دەوروژێندرێتن. وضرب لا يرق بنفس السبي وبشيشيان كاتك كواد كون دس مسلمانان بشي دوميان بقرتنيان وكوتنا بردستي مسلمانان نابنا عبد كويلة لا يرق واتنابنا عبد كويلة اوانيش تشينا سبي واتا بقرتنيان كادبنا السبايا واتا وهم الرجال البالغون اوانا بياوان يكن کە پێگەیشتنی واتە منداڵ نین و ژنیش نین ئەوانە جەنگاوەرن کافرێکی کە پیا و پێگەیشتیە ئەوانە ئەدیسیان لێ ئەکرێتن والئیمام مخەیڕ فیهم بین ئەربعة ئەشیاء کاتێک دەسەڵاتداری مسلمانان ئەو جۆرە خەڵکانەی لە کافران لە دەکەویتە بەردەست لە بێباوەڕان سەرپشکە لە مابەینی چوار جۆرە تەعامل و مامەڵەکردن لەگەڵیان القتل کوشتنیان ئەگەر بزانی قازاز دەوەیدایە والئسترقاق یافودکردنە عەبد و کۆیلەیان والمەنی
یاخود هەر ئازادیان کە بەبێ بەرامبەر دەتوانیت بۆ نمونە یعنی دەتوانیتن لەوێن دەروەکو داوەیەک ئازادیان کاتوو کە ئومێدی وایە ئەو خەڵکانە بە ئازادکردنیان بۆ نمونە سوودێک ئەگەینن دەگەڕێنەوە دێنەوە ناو ئیسلام یعنی بەنەوعێک دەتوانی ئەوە منەتیان لەسەر کاتوو بەبێ بەرامبەر ئەویان بکە والفیدیەتی بالمالی ئەو بالڕیجالی یاخود ئازادیان کات لە بەرامبەر ئەوەدا ماڵیان لێوەربگرێت یان بەدیلی مسلمانان کە لە بەردەستی بێباوەڕەکانن گۆڕیتەوە. ئەو لە مابەینی ئەو چوار جۆرە تەعامل و مامەڵەکردنە دەسەڵاتداری ئیمانداران لەو کاتیدا کە جەنگ و جیهاد دەکاتن سەرپشکە چ کوشتنیان چکردنە عەبد و کۆیلەیان چ ئازادکردنیان بەبێ بەرامبەر یعنی لۆی خەڵکێک بزانیتن دەتوانێت بیان چی دەتوانێت ئازادیشیان کە بە هەر قەتلەکەی لەبەر چاو نەبێتن واتە ڕەحم و بەزەی مسلمانان لە کاتی جەنجیشدا ڕاچاو ئەکرێت و بەرچاو ئەکەوێت و دەشتوانێت بیان گۆڕیتەوە. يفعل من ذلك ما فيه المصلحة كما مصلحة برجواندي مسلمانان وإسلامي تيدايا أو يرتاوكا لو توار جورة تعامله لو توار جورة ما ملكنا لقل أسير كان بنكراوكا. ومن أسلم قبل الأسر أحرز ماله ودمه وصغار أولاده كسيك كمسلمان ببرلوي كواد دستي بسردا بجيريتو ببيتا أسير بلس بەندکراوی مسلمانان لە بەردەستی مسلمانان ئەوە پارێزراوە بێ ماڵ و خوێن و منداڵەکانی واتە کەسێکی پارێزراوە بێتن تەعامولێکی ئاسایی لەگەڵەکرێتن منداڵەکانی ناکرێنە سەبایە ناکرێنە جاریە و عەبد و کۆیلە. طبعا لێرەوە سیغار ئەولادی بەڵام گەورەکانی ئەوان نا یعنی ئەوان خاوەن ڕەئی خۆیانن بۆ نمونە منداڵی گەورە و ئەوانیان هەیە ئەوان نا ئەوان جیاوازن واتە بە مسلمانبوونی باوچیان ئەوان ناکەونە ژێر ئەو حکمە لێ دەڵێت چێ ئەحرەز مالە وەدەمە وەسیغارە ئەولادیه منداڵە کچکەکانی نابنە سەبایە نابنە عەبد و کۆیلە. ويحكم للصبي بالإسلام عند وجود 3 أسباب بڕیار لەسەر مسلمانبوونی منداڵێک ئەدرێت لە کاتێک کە یەکێک يعني عند وجود 3 أسباب کە سێشت یاخود یەکێک لەو سێشتانە بێتە جێ. أن يسلم أحد أبويه یەکێک لە باوک و دایکەکانی یان داپیر و باپیرەکانی مسلمان بێت ئەوە منداڵەکەش بە مسلمان حسابێ ئەو يسبيه مسلم منفردا عن أبويه یاخود مسلمانێک ئەو منداڵە بە تەنیا لە دایک و باوچی بیگرێت و دەستی بەسەردا بگرێتن ئەوە منداڵەکە وەکو مسلمان تەعامل لەگەڵەکرێت ئەو یوجد لەقیطا في دار الإسلام وەکو منداڵێکی دۆزراوە لە داروی ئیسلام دۆزراوە ئەوە تەعاملی وەکو مسلمانێک لەگەڵەکرێت واتە بەو سێمەرجانە ئەو منداڵە بڕیاری مسلمانبوونی لە بۆ ئەدرێتن وەکو مسلمانێک تەعاملی لەگەڵ ئەکرێتن با منداڵی کافرانیش بێتن واتە بەو شێوازە ئەو منداڵە لە حکمی ئەوە دەرەسێتن بڵێن وەکو منداڵێکی کافر تەعاملی لەگەڵ بکرێت. دێنە سەر باسی غەنیمە ئەو کاتێک کە جەنگ و جیهاد ئەکرێتن ئەو ماڵ و سامانەی کە دەکەویتە بەردەستی مسلمانان چی لێ ئەکرێتن؟ غەنیمە کە بڵێن ئەو ماڵەیە بە تاڵان کە مسلمان لە کاتی جەنگ دەستی بەسەرداگرن چونکە فەیئمان هەیە غەنیمەشمان هەیە کە دێین ئێستا لە بابەتی دواتر باسی فەیء ئەکاتن جزیەمان هەیە هەموو ئەو ماڵانن کە لە ماڵی کافر و بێباوەڕان بڵێن دەکەونە بەردەستی مسلمانان جا ئەو فەسڵیان باسی غەنیمە ئەکاتن
كغنيمة لكاتي جنگو جهاد أكويت بردستي مسلمانا أفرميت ومن قتل قتيلا أعطي سلبه هر كسيك لكاتي جنگ بكجيتن شاهد هبيك أو كشتيتي أو تكو تفاقو أو شتاني كوا بو جنگاورا كافري ويا أو لبويا بونونا جانتا و خوارمی پێیە طبعا لە کاتی جیاد زۆر شت ئەگۆڕێتن شەڕ و شۆڕە یعنی هەرچەنە من بە حەقەت لەو بابەتەش خلافم دیتیە یعنی هەندێک لە زانایان ئەڵێن ئەو بابەتە لە هەندێک سەردەمان دەدرێتەوە دەست حاکم و دەسەڵاتداری مسلمانان لۆ ئەوەی خەڵک بە لیلا و فیلا جیهاد بکاتن لە پێناوی کەرستە و کەلوپەل نەجەنجیتن یعنی چکاتو گیانی خۆت ئەخەیە خەتەر لە بۆ شتێکی ئایا دەیگری یان نایگری ئایا دەستی بەسەدا ئەگری دەبی تەماڵی تویان ناز لۆ ئەوەی نیەت ساف بێتن جا عولەما لێرانەش چووکە حەدیثی لەسەرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قتل قتيلا فله سلبه يعني أو من قتل قتيلا له عليه بينة فله سلبه كسيك بوجيت القتيل طبعا باعتباره وكل دواء دا كوجيت يعني هو دنا كوجا ونا كوجيت وما بس ليردا يعني كدواء دا كوجيت باعتبار ما يكون أو أجر بلقي هبو أو كلو بلتسكو تفاقو خواردنو جلو بربو شكزار وياتو زيادة جلو برجي شر يعني اشتشي ضرورية هذا أو دبيت إيوي وتقسم الغنيمة بعد ذلك بلقها بوك أو كسا أو كسي كشتي بلان مال وساماني كافران هر أونية كبقاتيني ويا أو مال وساماني دواي أو جنگاورانا بونمونا دستيان بس المرزبة چي داقر ياخد سيارة أو شتاني دي كلناو مقري سبايبون أو شتانا كدستي بسر دا أجيريتن جيگلوي كا أوي بجنگاورا كافركي وبو يعني أو بلن أو عسكرة أو جندية أوي دي كده مينيته وتقسم وتدابش أكري أو غنيمة أو مال سامانة أو طالانا كبكردي وشي طالاني عندنا يا غنيمة أو مال سامانة بعد ذلك واتباش أويك أو بشي كي يو جنگاور كافري بودرا أو كسي كشتيتي لباشبي على 5 أخماس دكريتا بينز بش فيعطى 4 أخماسها لمن شهد وقعته 4 بشيان لو بينز بشانا ددرينا أو مجاهداني أو جنگاوراني كوال لو شردا آماديان هبو ويعطى ويعطى للفارس 3 أسهم وللراجل سهم أو كسي كوا بسوار بوا طبعا زارا سواري براسي مرتضيك بهم كس أوين بو أسبو يسرو أو أنا بيبسيتن لوي أوي كوا سواري هبوا سيبشي لو 4 بشانا أدراي أوي كبا بيانيش بو مشاد بو كبا بيانا رويش أويش بشي شيء دراي طبعا هو حديثي لسرا كبيامري خاص صلى الله عليه وسلم يفرمون يعني اشتكى هر أوا بله فقد قسم رسول الله صلى الله عليه وسلم يوم خيبر للفرس سهمين وللرجل سهما يعني لبو فرسي 2 بشادانينا لبو بياويشي يك جاء أو فارسكش أويش يشي آيا لقل فرسكي أوسي لبو راجليش أو يك واتە بەو شێوازەی لە ڕۆژی خەیبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەشی کردووە. طبعا هەموو بەڵگەکان لێرانە واریدن بەزا بە حەقەت بە هەمویان هەر ڕناگەین چونکە لەوانەیە ئێستا یەکێک بە خەیاڵی دابێ باشە و مجاهیدە کە بە پێیانە دێویش بۆ چیوی ماندی نەبووە بەڵام ئەو ئەسپاش یەک ئەوەی کە ئەسپی بووە زۆرتر جەنگایە، دوو ئەو ئەسپە پێویستی بە تفاق و خواردنە بە عەلەفە. يعني أو بهمان شو جاء أو روح علماء قال إن شاء الله وكالله روح قار بوي مسلمانا ولا سعره واشتي حتما علماء اجتهادي نويا نبيتو بجويري أو فرمودانك لبيغمبر صلى الله عليه وسلم واريد بوا ونما وصاد لير
باعثان پێکەنینی بەو شتانە نێتن، یعنی ئەمە بمبورە، ینی ئەو شتانە گومان نییە ڕوئەدا، دەبێت دڵنیابی لەبەرچی. یعنی ئێستا ئەگەر قسەکەم تەشبیهەکەم لەجێی خۆبی بەڵام پێشم خۆش نییە بێڵم بەس هەر دەیڵە نی جوولەکە ئەوەندە هەوڵیاندا پاشی ئەو هەموو هەوڵ و ماندیبوونەی توانیان دەوڵەتێک لە خۆیان ئەوە بکەن وەنیە جوولەکە لە هەموو دنیای چەنگەکن باشە مسلمان ملیارێک و قسوور لۆ 2 ملیارانە چیتن ئێوە دەسەڵاتی خوای گەورەش یعنی عەدالەتی تێدایە ئەوە 100 ساڵە لێمان سرایتەوە بەڵام خۆ بە جوزئی 8مان بووە و ئێستاش هەندێک شت هەیە لە گۆڕێ بۆیە ئینسان دەبی ئەو شتانە وەکو خەیاڵ و خەون تێ نەگاتن حەقیقەتە بەڵام ئیتر لەوانەیە ئێستا لە وجوددا لە هەندێک شوێنان نەبیت ئینشاءالله دێتەوە. جاء فەرمێت ولا يسهم إلا لمن استكملت فيه 5 شرائط أو ئەفماسانە جا بڵێن کە گوتمان ینی دەکرێتە 5 بەش و 4 بەش لە بۆ ئەو کەسانەی کەوا لە واقعەکان لە شەڕەکەدا بەشدار بوون ئەوانش نایەندرێتێ دەبی ئەو 5 مەرجیان بێتە زێتێدا. یەکەمیان ئەلئیسلام واتە دەبێ مسلمان بێت، والبلوغ و بالغ بوو بێتن، والعقل کەسێکی عقل و ژیر بێشێت نەبێ، والحریەت کەسێکی ئازاد بێتن، والذکوریەت و کەسێکی پیاو بێواتە لە بۆ ئافرەتانیە. فإن اختل شرط من ذلك ئەگەر هاتوو ئەو 5 مەرجانە لەو کەسەدا نەهات نەجێ ئایا فەرامۆشەکرێن؟ ئایا بۆ نڵێ هیچ شتیان نادێتێ؟ نا، ڕوضیخ لەهو ئەوە بەخشیشەکیان ئەدرێتێ. وەلەم یوسهم بەڵام ئەو بەخششە ناگاتە ئاستی سەهمێ، واتە فەرمانڕەوای مسلمانان ئەو فەرماندەی کە ئەو غەنیمە دابەش ئەکاتن بەشێکیان نەداتێ ئەوانە وەکو دەستخۆشیەک وەکو بەخششێک، بەڵام ئەو بەخششە نەگاتە ئاستی سەهمی، یعنی هەر وەکو گوتمانیانی دەستخۆشیەک. ئەڵێ فقد كان صلى الله عليه وسلم يغزو بالنساء فيداوين الجرحى، معلومی جەنابتان لە جەنگ و جیهاد ئافرەت بەشداری کردیا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ويحذين من الغنيمة بەشی پێداوم بەڵام فلم يضرب لهن وأما بسهم فلن يضرب لهن، بەڵام بەشێکی تەواوی پێ نەداون. وأما المملوك فكان يحذى، بهمان شێوە عەبد و کۆیلش بەشێکیان پێدراوە ینی شتێکیان پێداوە بەڵام وەکو سەهمی جەنگاوەرێکی نەبوو. طبعا ئەو ئەرکەشیان لێداوانەکراوە چونکە ژنەکان لە غەزەوات و ئەوانە لە کۆتایی بووینە جەرحیان تەداوی کردە، برینداریان تەداوی کردینە، واتە وەکو جەنگاوەر لە مەیدانێ نەبووینە، بۆیە ئەو مافەی تەواویشیان پێ نەدراوە. ويقسم الخمس على 5 أسهم، ئەمە گوتمان غەنیمە دەکرێتە 5 بەش، 4 بەشیان لە بۆ ئەوانەی کە لە ناو جەنگەکەدا بەشدار بوون، 3 بەشیان لە بۆ سوارەکان بوون، بەشێکیان لە بۆ ئەوانەی مەشاتن و بەپێیانن، بەشێک ماوە لەو 4انە ئەویشیان على 5 أسهم دەکرێتە 5، واتە ئەو 5یەکە ئەبێتەوە 5 بەش. سهم لرسول الله صلى الله عليه وسلم يصرف بعده للمصالح، بەشێکیان لە بۆ پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم تا جانی مبارەکیان و وجودی هەبووە کاتێک لە ناو ئەسحاب، ئەی لە دوایوی يصرف بعده للمصالح، لە پاشی وفاتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە بۆ بەرژەوەندی مسلمانان صرف کراوە، ئیتر قوتابخانە و مزگەوت و ڕێگا و بان و ئەو شتێکەوە بەرژەوەندی مسلمانانی تێدایە لە بۆ ئەهلی زانست و ئەوانە حتا ئەوەش باس کراوە. وسهم لذوي القربى وهم بنو هاشم وبنو مطلب وبنو المطلب، وبەشێکیان لە بۆ یعنی خزمە نزیکەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بەنو هاشم بەنو مطلب کە سەیدەکانی ئەوڕۆنە. وسهم لليتامى، بەشێکیان لە بۆ بێباوکان، وسهم للمساكين، بەشێکیان لە بۆ هەژار و نەدارەکان، وسهم لأبناء السبيل، وبەشێکیان لە بۆ
ڕێبوارەکان. طبعاً ئەوەش بە نەسی ئاەتە کە خوای گەورە باسەکاتن وانە وما غنیمتم من شيء فلله واعلموا أن ما غنیمتم وانە ئەو ئاەتە کە خوای پەروەردگار باسەکاتن یعنی دابەشیەکاتن لە بۆ ئەو بەشانە کە مسلمانان بەو شێوازە دابەشی کەن لەسەر مسلمانان لەو پێنجیەکی غەنیمەی کاویش دەبێتەوە 5 بەش بە نەسی ئاەت. ئەوجا دێنە سەر ماڵی فەی کاویش هەر ماڵی کافرانە ئەژیرێتن بەڵام ئەو بە بێ جەنگ و جیهادە فەی واتە ماڵێکە بە بێ جەنگ و جیهاد کە ئەژیرێتن لە کافران دەستی بەسەردا ئەژیرێتن جا ئەوە وەکو جزیە بێ وەکو دەیەکی توجاری کافران بێ چکە ئەگەر لە ناو دارولئیسلام جوولەکە و نەسارا تیجارەتی بکەن ئەوە دەبی دەیەکی بدەن بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە بۆ نمونەگەر دەفتەرێک هەبیتن دەبی 2 وەرەقەی بدەنە بەیت المال لەوەی کە ئەو تیجارەتەی ئەکەن. ئەو ماڵی کە بەبێ جەنگ ئەژیرێت واتە فەی ئەوەیە. ويقسم مال الفيء على 5 فرق دووبارە ئەویش وەشی غەنیمەی بەسەر 5 بەشان دابەش ئەکرێ يصرف خمسه على من يصرف عليهم خمس الغنيمة پێنجیەکی غەنیمەمان چۆن دابەش کرد عینی یەکێک لە بەشەکانی فەیئیش بەسەر ئەو 5 بەشانەدا دابەشە بێتن کە خوای گەورە فەرمێ وما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل عين وجه غنيمي فلله وللرسول ولذي القربى أو بنو هاشم بن المطلب واليتامى والمساكين وابن السبيل أو سيانش عيني وجه غنيمي واتفي ددري توان ويعطى 4 أخماسها للمقاتلة وفي مصالح المسلمين. وأو 4 بەشانەی دیکە کەماینەوە لەو ماڵ و سامانەی مسلمانان کە لە بەیت المال دایە دەدرێتە چێ کە ئەو فەیئە هاتیتەوە دەدرێتە ئەو جەنگاوەرانەی کە خۆیان ناونووس کردیە ئەو جوندی و سەربازانەی کە خۆیان ناونووس کردی دەدرێتەوان یاخود لە مەصالحی مسلمانان ئەو ماڵە سەرفەکرێت واتە بەو شێوازە کە ئەوەش لێرەدا ئیمام سەرپشت کە بێتن لەو کاتەیدا ئەو ماڵەی بەو شێوازە کە دابەشکات. ئەو زادێتە سەر جزیە کە سەرانەیە ئەویش بە هەمان شێوە کە حاڵەتێکە ئەو کافرە ئەو بێ باوەڕاجا جوولەکەیە نەسارک بڵێن مەسیحیە یاخود ئەوانەی کە وەچیوانن کە تەعامولیان لەگەڵەکرێتن لە دارولئیسلام داماینەوە و ئەهلی دیمەنە ساڵانە کە سەرانە ئەدەن ئەو سەرانەیەش چۆن بڵێن ئەو ئەحکامانی کە لێرانە باسەکاتە فەرمێ وشرائط وجوب الجزية مەرجەکانی واجببوونی سەرانە لەسەر ئەو کەسانەی کە لەناو دارولئیسلامدا ئەژین کە پاراستنی سەر و سامان و ماڵی ئەو کەسانە لە ئەستۆی مسلمانانە ئەوان لە ئەماندا ئەژین بەڵام ساڵانە وەکو سەرانەیەک شێک تەسمیلی بەیت المالەکەن. ئەفەرمێ 5 خصاڵی 5 شتە واتە بە 5 مەرجان ئەو کەسە لەسەری واجب ئەبێتن کە سەرانە بدە. البلوغ لەسەر منداڵەکانیان واجب نابێتن کە سەرانە بدەن منداڵی کافر و بڵنجا مەسیحی و جوولەکەوانە والعقل و لەسەر شێتەکانیان نا بەس لەسەر عاقڵەکانیان والحرية و لەسەر عەبد و کۆیلەکانیان نا لەسەر ئازادەکانیان ئەو کەسانەی کە ئازادن نەک سەبایە و عەبد و کۆیلەن والذكورية واتە لەسەر ژنانیان واجب نییە بەس تەنها لەسەر پیاوانیان وأن يكون من أهل الكتاب أو ممن له شبهة كتاب ودبي لوانا بيتن كأهل الكتاب بك أهل الكتاب جولكو نصاران واتا جولكو مسيحي بلنقاور يعني أواني كووشي وانن ك
کاتی خۆی مەجووسی هەبوون ئاگرپەرستەکان وانە جا طبعا لە ڕەئی عولەمای دیکە ئەوانی دیکەش ئەگەر هات و بێدین بوون هەمان تەعامولیان لەگەڵ ئەکرێتە بڵێن ئەو قسە هەیە ینی بەڵێ كالمجوسي فقد أخذ النبي صلى الله عليه وسلم الجزية من مجوس هجر أوال ليرانا أوا أفرميتن يعني بونونا أواني كوا مجوسين كهرسن مجوسي كان بلن شبهة وكلا أهل كتاب شو بلن أهل كتاب طاوينة جا أو ليرانا بوشوازي ألتن كلوان ورجيليتن حتى دلي أجر هاتو أواني ديكش بڵێن ئەکرێتن لیان وەربژیرێتن کە ئەهلی کتابیش نەبن بەڵام وێبچن لێ دەڵێتن ئەو ممن له شبهة كتاب وأقل الجزية دينار في كل حول كمتريني سرانا ديناريشي زيرة طبعا كانت خوي زير بوا لهمو صالدة في كل حول ويؤخذ من المتوسط ديناران ئەگەر کەسێکی ژیان مامناوەندی بوو واتە نەدەوڵمەند و نەهەژار ئەوە ئاعتیادی ئەوە 2 دیناری لێوەرئەژیرێن بێعتیباری ئەو ڕۆیانی 800,000 لێوەرژیرێتن ئەگەر بڵێن زێر لەو کیاسەی وەرگرین ومن الموسر 4 دنانير وأواني كوا بڵێن دەوڵەمەندن ئەوان 4 دینار 4 مسقاڵی زێر 4 دینار کە مسقاڵێک بووە ويجوز أن يشترط عليهم الضيافة فضلا عن مقدار الجزية ودكريت بالصلاة داري إيمان داران لو كاتدا لسريان دا بنية بمرز أو آوداني كي مسلمانان نيا مسيحيان يجو لكانا أجر مسلمان ريان ديوان دركت ميوان داريان كانوا نانو خواردنيان بدني جگە لە جزیەی واتە نەڵێن وەڵامە جزیە دەین هیچ حەقمان پێدانی نە ئەتوی لە ناو مسلمانانەشی جا ئەوجا جزیەش تەماشاکە ئێسامە گەر بە هەر بەعام وەربگرین کاکە وەڵا ئەوەی کە لە دار ئیسلام نەژیتن وەکو سەرشۆڕێک دەبی سەرانە بدە بەس لە پیاوەکانیان وەرگیرە نە لە منداڵان نە لە ئافرەتان نە لە شێتان نە لە عەبد و کۆیلا واتە زۆر کمە حیساب بکە لە دووسێکێکان ئەگەر عائیلەشی گەورە بیتن دەنا لە کەمی وەرەژیرێتن هەر لە 1-2 کان وەرەژیرێت ئەوجا ئەفەرمێت ويتضمن عقد الجزية 4 أشياء أو عقد جزية أو قريبستا 4 شت بخو أقريتن أن يؤدوا الجزية وأن تجري عليهم أحكام الإسلام دبي جزية كبدا واتكاتك أو عقد كرا وأن تجري عليهم أحكام الإسلام دبي بابن بن بفرمانكاني شريعتي إسلام تنها إيمان هنان نبيت لوي زوريان لهناك بلام أو حكماني كأنا ليك باس ما كري يعني وحد قصاصانا الهندي كان هو أقريتوا و طبعا مشروب قارنا وشيان بنهيني أوشيان اللي قدغنا كريتن وكنائس وشتي وجاء وزارلت وأن لا يذكر دين الإسلام إلا بخير ونابيت باسی ئیسلام کەن تەنها بە چاکە نەبێت ناکرێت تەشویش بنێنەوە ئاژاوە بنێنەوە یعنی بۆ نمونە قسەی ناشیرن کەن و تافی ناشیرن یاخود لەو گوندەدا لەو ئاوەدانیدا کە بڵێن خەڵکێکی ناموسڵمانی لێجا گاور نیازوو لەکەنە سوکایەتی بە دینی ئیسلام بکرێتن ئەو شتانە نەکەن وأن لا يفعلوا ما فيه ضرر على المسلمين ونابي شتێکی وا بکەن کە زیان بە مسڵمانان بگاتن شتێکی وا کە زیان بەو شێوازەی کە مسلمان تێیدا خەسارەتمەند بن ويعرفون بلبس الغيار زلکێکی وا دەبەر بکەن کە بناسێنەوە ئەوانە مسلمان نین وشد الزناری واتە پشتێندی خۆیان ببەسن دیارە مەسیحیەکان و جوولەکەکان کاتی خۆی زلکێکی تایبەتیان هەبوو ئێستا هەمووی هەر یەک شتە بەڵام ئەوە لە ئەو کاتی دیارە بەو شێوازەی پشتێندێکیان بەستیە دەبێت ئەو پشتێندە بەستن وا دەڵێتن يعني يشد في الوسط فوق الثياب ولا يكفي جعله تحتها وناکەی لە ژێر زلکان بەستن واتە دەبی نیشانەیەکیان پێوە بێت چونکە ئیسلام سەر
بڵێن سەردار و سەروەرە لەو شوێنە و یمنعون من ركوب الخیل تەنانەت ئەڵێت نابکرێن لێ بگەڕێن ئەوان سواری ئەسپ و ئەوانە بن ڕێک پێچەوانەی ئێستا یعنی مسلمان لە هەموو سەروەریەک ئێستا کە حتا تەنانەت لە وڵاتی مسلمانان بێبەشە ئەوان سواری تیارە و سیارە و هەموو ئەو شتانە بن و بە کەیفی خۆیان تەراتێنەکەن لە وڵاتی مسلمانان کاتێک کە مسلمان بەرقەرار بوو وانی ئیسلام بەرقەرار بوو سایە و سێبەر بوو جولەکە و کافر ناکرێت لە مسلمانیەکی بەرزتر و باڵاتر بن یعنی دەبی دایمەن مسلمان لەسەرەوەی بێباوەڕان بێتن واتە بێباوەڕان دابی دایمەن بناسێنەوە بە شێوازی خۆیان و نەبنەمایی زەرەر و بە بەجلک و بەرجی خۆیان تەعاملیان لەگەڵ بکرێت جا لێرانە شتێکم هاتە ئەوە بەرچاو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوێرێک هەبوو دەڵێ خێزانەکەی گوێی نەداتن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێ ئەو پیاوە کوێرە ڕاست هەڵەسیتن دێنی لێداتن بە میێوان ئەڵێ شیرێکی کچکەیە وابزانم لێدا کوێریشە لەبەر ئەوەی بێئەدەبی بەرامبەر پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم دەی کوژیت دیارە تاوا نابێت لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کوێرەش ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوێنی بەتوودا ئەگەر چی دەڵێ دوو منداڵی شیری هەبوون بەڵام پێی قبوڵ نەکرا سبحان الله حديث أبو داود أجرته والله أعلم حديثك الصحيح يعني كون ببرتاو كاد قلت مرة يعني أوهم أمتا سبحان الله غيرتي تشويرشي سردين بيغمبري خواني بي صلى الله عليه وسلم لسر أو إسلامي زور زاد أما بين دن لا أوروباي لفرنساي زمان دريجي أكلي برامر بيغمبري خواه صلى الله عليه وسلم لير أتن لەبۆ مسلمان ئەگەر شتێکیان کردبیتن بۆ کەڵێ داوای ئیعتیزارەکەن دەڵێ مسلمان شتێکی ناڕەوایان کردی ئەمە داوای لێبردنمان هەیە عیلاقەتان لەگەڵ ئەمە بسرێن کە کوێرێک ئەو کاتی پێ قبوڵ نەکرا کە خێزانی خۆشی بوو خوای گەورە هەموو لایەکمان مەحفوظ کە ئینشاءالله غیرەت و شەهامەت لە بۆ مسلمانان بژێڕیتەوە ئیسلام عەزیزە ئیسلام هەردەم لە عیززەتدایە بەڵام بەڕاستی ئەو مسلمانانن ئەوڕۆ کەتینە ناو ئەو وەزع و زروفە ئینشاءالله خوای پەروەردگار ئەو وەزع و زروفەمان بە باشی و بە سەلامەتی بەسەردا تەواو کاتن وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته